پێی وتون هەر کەسێک لە ئێوە 10 کەس لە مناڵانی مسلمانان فێری خوێندن و خوێنەواری بکە بڕۆ خۆ حافیزی بێ. یعنی لایەنی تعلیمی، لایەنی زانستی گرنگیدان بە خوێنەواری. هەر ئەسیرێک لە جەنگی بەدرا 10 کەسی لە مسلمانان فێری خوێنەواری بکردە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموو بڕۆ خۆ حافیز بێ. طبعا ئەمەش ئەوە دەرەخا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئاینی ئیسلام چەند جەخت لەسەر زانست و پەروەردە ئەکەنەوە. طبعا پێشی زانست پەروەردە زۆر گرنگە، زۆر پێویستە لە هەر زمانێکا مسلمانان و حکومەتێک کە حکومەتی مسلمانان بێ گرنگیەکی تەواو بە بواری پەروەردە و زانست بدە وەکو پێغەمبەرەکان. بەڵام بەداخەوە خۆتان ئەیبینن ئەمڕۆ پەروەردە و زانست گەیشتۆتە چی ئاستێک، گەیشتۆتە چی حاڵەتێک لە وڵاتانی ئیسلامە. یعنی پەروەردە و زانست ئەتوانم بڵێم ئیمڕۆ هەر لە هینی خۆی دەرکراوە، لەو ئامانجەی کە بۆی دانراوە دەرکراوە. بەڕاستی خەڵک بەس ئەوە نەفێری خوێنەواری ئەبێ، ئەگینا دوای ئەوە چۆن پەروەردە ئەکرێ ئەوە نییە کە وەزارەتەکانی وڵاتانی ئیسلامیش هەمووی وەزارەتەکان ناوی پەروەردە و زانستە، تەربیە و تعلیمە، بەڵام پەروەردە زۆر ساقطە و موامەرەش هەیە لەسەر ئەوەی خراپتریشی پێ بکرێ، موامەرەیە خراپتریشی پێ بکرێ. یعنی لە بواری پەروەردە ئێمە ئەوەی کە بواری پەروەردەیە و دەرسی پەروەردەیە لە هەفتەیەکە یەک دەرسی دینە، دەرسێکی دین، دوو دەرسی دین، ئەویش ئەدرێت زۆر جار دراوە بە کەسانی ملحید، زۆر جار ئەو دەرسانە دراوە بە کەسانێکی بێدین دایانتۆ. من خۆم لە مەکتەبە بووم و خۆم تایە بووم، زۆر جار چی مامۆسایەک فاشل بووایە، چی مامۆسایەک بێتوانا بووایە، دەرسی دینەکە درا بە مامۆسا بێتوانەکان. من بەسم زمانی حزبی بەعس ئیسەش هەر ئاگام لێیەتی لەو جۆرەشتانە هەیە، ئەدرا بە ملحیدەکان یعنی پەروەردەی دینیان ئەدایەوە بەتەلەبە. کابرا باوەڕی بە دین نەبوو، خۆی نوێژی ناکرد، ئەو دەرسی دینمان ئەدایەوە. بەداخەوە یعنی فەرموو ئەوەش بەرهەمەکەیەتی کاتی ئەمە ئەیبینین، ئەوە تا ئەیبینین تەلەبە مامۆساکەی ئەداتە بەر شەق، تەلەبە مامۆساکەی ئەکوژێ، تەلەبە چی ئەکا بەرامبەر چونکە پەروەردە ناکرێ. هەر بەس ئەوەنە علمەکە بخرێتە مێشکەوە کە علمێکی ئەو علمەش ئەو علمە نییە کە پێویستە. یعنی من ڕەخنەم لەسەر بواری علمیەکەیش هەیە، کوا فەرموو ئەو علمە کەی بۆ ئێمە دروست کرد لەم کوردستانە، چی بۆ ئێمە دروست کرد، کوا بەرهەمە علمیەکانی وڵاتی ئێمە کە 35 ساڵ ئێمە خاوەنی خۆمانین، کوا بەرهەمە علمیەکانی. ئەمە هەر هەمووی پێداچوونەوەی ئەوێ، ئەمە هەمووی یەک حادیثەیەک لەم حادیثانەی کە ئەلەم چەند ڕۆژە لە کوردستانە ڕووەدا، لە ویلایەتی یەکگرتووی ئەمریکا بۆ نمونە، لە ئەڵمانیا بۆ نمونە، لە جاپان بۆ نمونە، لە چین بۆ نمونە، لە هەر وڵاتێک لە وڵاتە پێشکەوتوەکانە یەک ڕوودا و لەم ڕووداوانە ڕووبدا بڕواتان هەبێ لیجانی بۆ دائەنرێت و پێداچوونەوە ئەکرێت بە هەموو منهەجی پەروەردەیە. بزانم بۆ ئەمە ڕوویدا پێداچوونەوە ئەکرێت، بەڵام لە وڵاتی ئێمە هەرچی کارەساتێ ڕووبدا کەس حەسابی بۆ ناکرد. ئەمیش نەکبەتیە. بۆیە من داوا ئەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە وەزارەتی پەروەردە پێداچوونەوە بەو فکرانە بکەن کە دین لا ببرێ، مادەی دین لا ببرێ لە منهەجی پەروەردەیە، بەڵکو بە پێچەوانەوە گرنگیەکی زۆر بدرێتە بواری دینی. ئەگەر وا تەسەورەکەن مادەی دین ئەبێتە مایەی دروستکردنی کەسانی توندڕە و ئەیخۆ لە وڵاتانی ترکە دینی ئیسلامی هەرتیانە توندڕەوەکان بۆ هەن، بە پێچەوانەوە مادەی دین ئەبێتە هەوێنێک بۆ کۆمەڵگای کوردەواری، هەوێنێک بۆ ئەم حکومەتێک کە ئێمە تایین.